بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان دوێنێ وەزیری دارایی عێراق لە لیژنەی دارایی باسی لەوە کردووە کە لە ماوەی 6 مانگی یەکەمی ساڵی 2023 حکوومەت یاریمی کوردستان نزیکەی 8 تریلیۆن دیناری لەبەردەستدا بووە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا یاسای بودجە کەوتوتە بواری جێبەجێکردنەوە و خەلەلەکە لەکوێیە و چارەسەر بۆ پرسی موچەشتیەوە ئێستا حکوومەت یاریێ چارەسەرەکانی بەردەمی چی وایە داهاتی هەیە بۆ دابەشکردنی موچەگەر هەیەی بۆ موچە دابەش نەکات لەگەڵ لە بەڕێزان محمود ڕەزامی پەرلەمانتاری پێشوو لە ستۆدیۆ هەروەها لە ڕانیشەوە کاک شیروان میرزا پەرلەمانتاری پێشوو عێراق لە لیژنەی دارایی قسە لەسەر ئەم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محمود بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەم. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو خەریکە بەرەو کۆتایی ساڵ دەڕۆین بۆ کێشی بودجەیەک لا نەکراوە ئایا ئێستا بەفیعلی یاسای بودجە لە بینی هەرێم و بەغداد کەوتوتە بواری جێبەجێکردنەوە؟ زۆر سپاس کاک حەکیم، سڵاو و ڕێزم بۆ بینەرانتان و بۆ کاک شیروانیش. نا بەداخەوە تاوەکو ئێستا قانونی موازنە جارێ هەر قانونی موازنە خۆی هەم تەوقیتی تەشیعکردنەکەی ناقانونیە و هەم ئەو حەجمی عەجزەی کە لە قانونی موازنە هەیە دیسانەوە ناقانونیە بەپێی قانونی ئیدارەی مالی ئیتیحادی لە ڕاستیە. ینی دوو مادەی قانونی لە تەشیعکردنی موازنەیە پێشێل کراوە و دوای ئەوەش کە ئیقرارکرا لە مەجلیسی نواب لە پەرلەمانی عێراق ئیقرارکرا زۆری پێش و تاوەکو وەزارەتی مالیە هینیدا ڕێسای دەرکرد بۆ ئەوەی چۆن ئەم هینە ساوکردی هەتاوەکو ئێستا تقریبا هەر تەشغیلیەکەیە، ینی ئەوەی موچە و ئەو شتانەیە، بەڵام هینە موازنەی ئیسیسماری هەتاوەکو ئێستا دیار نییە لە ڕاستیە هین کرابێ. ئێستا لە بینی هەرێم و بەغداد لەسەرنەوە و دەسەر داهاتی ناوەتی کەوتوتە بواری جێبەجێکردنەوە ڕێکەوتن کراوە؟ ڕێکەوتن لەناو قانونەکایە، هەنی خۆ قانونەکە بەس بۆ جێبەجێکردنی قانونەکە التیزاماتی هەرێم و بەرامبەر بەغداد التیزاماتی بەغدا بەرامبەر هەرێم چۆنە؟ خۆی مشکلەیەکە ئەم برادرانە لێرە لە هەرێم هەڵایەکیان بەرپا کردووە. طبعا من ئینکاری ئەوە ناکەم لە بەغا خەڵکی شۆڤێنی هەیە و خەڵک ئەم هەرێمە نەمێنێ و خەڵک هەیە یعنی بە ڕقەوە تەعاملەکە لەگەڵ قانونیشە لە ڕاستی ئەمانە هەن، بەڵام ئەمانە کەمینن لە ڕاستیان. بەس ئەگەر تۆ بێیتە سەر قانونیا ئەوەتانێ قانونیە بە ئینتیقایی، ینی بەشێک لە قانون جێبەجێ بکەیت و بەشێکیشی جێبەجێ نەکەی. ئەمە لە ئیدارەی دەوڵەتە شتیوان نابێ. مادام قانونەکە دەرچووە ئەبێ ئیلتیزامی پێوە بکەیت. قانونەکە وەختی خۆی کە دەرچووە ئەم قانونە کۆمەڵێ هینی تایە، ینی کۆمەڵێ هەرێمی تەواو بەستۆتەوە کە هەرێمی بەستۆتەوە هەرێم پێ ناڕازی نەبووە، چکە وەفدەکانی کە لە هەرێمەوە ئەڕۆشتن زۆر جار ڕۆشتون لەوێ لەگەڵ وەزارەتی مالیە و لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراقی و ئەمانە دانیشتون لەسەر قانونی موازنە مناقەشەی زۆریان کردووە، ڕازی بوون و دوایی نائیبەکانی کورد دەنگیان پێداوە. بەڵام ئێستا کە هاتووەتە سەر جێبەجێکردن مەسەلەن ئەڵێ بۆمان نانێرێ، بەغا ئەڵێ ئێمە هەموو هینمان بۆ ناردووە، التیزاماتی خۆمان لەسەر شامان بۆمان ناردووە، ئەمانشەڵەن هیچیان بۆ نەناردوێن. دوێنێ طيف سامي وزيري مالي حكومتي اتحادي لمجلسي نواب كراو برسياري لي كراو او كومبل رقميه هريم ابي ام رقمانه اجر برامبري هي عرزيكا اجرنيتي او كومبل رقمي جوريه وكلماوي او هشتمان بداهاتي نوتي يكي يكتاو كو 25 سكه فروشني نوتي هريم راجيراوا بداهاتي او بسلفي وزارتي دارایی عێراق بەقەرزی هینەوە ڕافیدەین و ڕەشیدەوە بە داهاتی ناوخۆ نزیکەی 8 تریلیۆن دینارە. ئەگەر ئەڵێ تۆ حەقی بە واریداتی نەوتەوە نییە، بەڵام ئەمان لە قانونەکە لە قانونی مادەی 12 لە قانونی موازنە برگەی ثانیاً لە مادەی 12 فرعي دال الله تلتزم حكومة إقليم كردستان تسليم الإيرادات غير النفطية إلى خزينة الدولة وحسب الإدارة المالية الاتحادي. طبعا أما يستحر الله أما واني همو وارداتي داتي ناوخو من همو يبن ببغا وبغا بماته. طبعا الرقم يا أخو بارك نانيري الرقم نيري أبيج لبشكيتو داعش كيني بلام كشي كشمن هاد القانوني هنا هي
هلا قانوني موازنه هي لقل قانوني اداري ماليه كما دي دوانزا دیسانەوە ئەمە شمولیەکە لە داهاتی نەوت و غازە پێم وایە لە شوێنێکەیە هەیە باسی داهاتی نۆت و غازەکە داهاتی نۆت و غازیش بە گوێرەی قانونی موازنەی هی قانونی ئیدارەی مالی حکوومەتی ئیتیحادی دیسانەوە ئەویش ئەبێتەوە بۆ واریدات بۆ وەزارەتی مالیەی عێراقی یعنی وەکوتم پارەکە لێرەوە ناڕەوە بەس ئەبەر ڕقەمەکە لەوێ تەسویر کرێ ماگانە تەسویر کرێ بە جۆرەی ئەوە ئەگەر زیاد لای هەرێم بێ نانداتێ ئەگەر کەمووی هەبێ ئەداتێ پێوترێ مەقاسە یعنی زیاد هەبێ لێ وەرەگرێ کەمووی هەبێ ئەداتەوە ئەمانە ئەو برادرانەی کە لە هین بوون ینی بە حکوومەتیشەوە لە ڕاستیە کە مناقەشەی ئەم قانونیان کردووە وەختی خۆی یا جوان پیان ناوە لە ڕاستیە وانزانیوە هەر قانونەکە تێپڕێ دوای مشیلێنی وەکو جاران ئەتوانن لێ بخڕن وەکو جاران جوان بەهین نایە لە 2014 نییە لە جوان بە قانونی موازنە ناوە لەبەرەوەی واریداتی نەوتە بوو وەرەدەتی ناوخۆبەشی ئەمەوانەیە بەس بۆی ڕوون بە ئێستا هەرێم پابندەکانی خۆی جێبەجێ کردووە هەرێم بەپێی قانونی موازنە و قانونی موازنە و قانونی ئیدارەی هینە مالی حکوومەتی ئیتیحادی ئەو دوانە بێنی بە یەکەوە بیان خوێنیتەوە چکە ناکرێ قانونی موازنە بە تەنها کە ئەخوێنیتەوە نەچیتەوە سەر قانونی ئیدارەی مالی حکوومەتی ئیتیحادی کە 2009 دەرچووە 2019 دەرچووە ئەبێ ئەم دوانە لە هەندێک شوێنە ئەڵێ بە جۆرەی ئەو قانونە کەوتی بە جۆرەی ئەو قانونە تۆ ئەبێ بچیتەوە ئەو مادەیە بزانی چیڵێ ئەو مادەیە بەستویتەوە ئازادی نییە لە مەسەلەن لە تەسەڕفکردن بە وەکو جاران بە وارداتی نەوت و بە وارداتی ناوخۆوە لەبەر ئەوە ئێستا باری هەرێم گلاوە بەهۆی تەبعاً خۆمانێن ینی خۆمان مەبەستم ئەم دەسەڵاتەیە کە 30 ساڵە ئەوە خستوێنێتە ناو هینێکی داخراوە ناو کۆڵانێکی داخراوە هیچ منفەزێکی دەرچوون نییە ئیلا ئەوە نەبێ ئێستەوە بە تەسلیم بن بەم قانون بۆی ڕوون بێ سەلابینەران کامیان التیزامەکەی جێبەجێ نەکردووە ئەزانی ئەمە ئێستا پێشنیارێک کراوە ئەو پێشنیارە زۆر مهمە پێشنیارێک کراوە کە هەر لەم هەفتەیە بێ ماوەی ئەم هەفتەیە هەردوو وەزیری دارایی هەرێم و وەزیری دارایی حکوومەتی ئیتیحادی بچنە هینە لێژنەی مالیەی حکوومەتی مەجلیسی نواب لەوێ سامی هینە طیف سامی ئەڵێ ئەو ئەوە نەتان بردو ئەمیش بڵێ نەخێر ئەوە ڕقەمەکانی خۆی عەرزکا بزانین کامیان هین ئێستا هینێک ینی ناڕوونیەک بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لەم هەرێمە ئێمە ناڕوونیەکەیە هیچ ژمارەیەک ڕاست نییە هەموو ژمارەکان وهمین لەبەرەوە ناتوانانی بڵێ هینە بەڵام بەپێ ئەوەی طیف سامی ئێڵێ با ئەم بڵێ نەخێر ئەوە ڕاست نییە من ئەوە نەواریداتم نە بۆ منیش ئەوە نەوتم نەفرۆشوە نەخێر قەرزەکەم ئەوە نییە نەخێر ئەوە نەتان لە وەزارەتی مالیە بۆ نەناڕوم ئەگەر ڕقەمی بەرامبەری هەیە بە کەشفیکە ئەو کاتە دەرەکەوەکانیان ڕاستەکەن بەڵام من گومانێکم دائما لە ڕقەمەکانی هەرێم هەیە ینی بە درێژایی بە تەجربە بۆم دەرکەوتووە لە دوای ڕاپەڕینەوە پێکەنانی ئەم حکوومەتی هەرێمە ڕقەمی ڕاستینەوە سوپاس دەکەم مامۆستا شیروان سوپاسیان بەدەبوونی جەنابشی دەکەین بە حکومەوەی کە بەڕێزت لە لیژنەی دارایی پێشتر دەمانەوەی خوێنەوەیەکمان بۆ بکەی بە ڕقەمانەی تەیف سامی کە دوێنێ باسی کردووە باسەوەی کردووە کە 8 تریلیۆنێک لە بەردەستێرێمدا بۆ ماوەی لە ماوەی 6 مانگی بڵین یەکەمی 2022 وایە 8 تریلیۆنە کە لە کاتێکا موچە پێویستی بە 940 ملیارە نەدەکرا هەژ موچەی پێدا بەش بکرێت سلااوتان لێبێم کاتتان باش سلااو ڕێزم بۆ کاک مححمد ڕەزاوە بۆ بینەرانی خۆشەویست بۆ جەنابیشت زۆر سپاس طبعا ئێستا وردە با بڵین مادام بۆتە جواب و جوابکاری وتەبێژی حکومەتی عراقی وەڵام دەداتەوە وتەبێژی حکومەتی هەرێم قسە دەکا خەریکە دەردەکەوێ ینی خەلەلەکان لەکوێیە ئەوەی کە با بڵین بڵاو بۆتەوە حکومەتی عراقی بۆچی دەڵێ 8 تریلیۆن و 143 میلیارد دینار تا ئێستا داهاتی حکومەتی هەرێمی کوردستان بۆ 6 مانگی یەکەم طبعا گرفتەکە لە داهاتی نەوتیدایە کاک حەچیب حکومەتی عراقی داهاتی نەوتی بە 3 تریلیۆن و 900 میلیارد دینار حساب کردووە حکومەتی هەرێم بە تریلیۆنێک و 249 میلیاری حساب کردو داهاتی نەوتی طبعا بۆچی جنابت دەزانی تا 25 سێ نەوت ڕۆیشتووە یان نەوت هەنار دەکراوە تا ئەو کاتە حساب کراوە ئەمە بە تەوەقوعی من حکومەتی هەرێمی کوردستان
کرێ کۆمپانیا نەوتەکانیان پشکی کۆمپانیاکانی نەوتی لێ دەرکردووە وەی کە پێی دەڵێن خەرجی دەرهێنان و خەرجی گواستنەوە و ئەوەی بڵێن تورکیا و هەمووی جاران بڵێن بەپێ راپۆرتەکانی دیلۆیت کە بڵاو دەکرایەوە بە نمونە دەمانگوت لە 150 لە 154 جاری واب لە 158 داهاتی نەوتی هەرێم دەڕۆژ بۆ کرێ کۆمپانیا نەوتەکان دەڕۆژ بۆ خەرجی نەوت با بڵێن بەگشتی چ بە دەرهێنان و چ بە گواستنەوەش کەواتە خەلەلەکە لێرەدا ئەو ڕقەمەیە چونکە ڕقەمەکانی کە بەنە داهاتی نانەوتی شەشمانجی یەکەم لای حکومەتی عراقی تریلیۆنێک و 945 ملیارە لای حکومەتی هەرێم تریلیۆنێک و 920 ملیارە ئەمە یعنی 25 ملیارێکی فەرقە زۆر نییە ئەو پارانێکە لە بەغداوە نێردراوە فعلەن هەرێمیش هەر دەڵێ ئەوەندە نێردراوە تەنها یەک گرفت هەیە ژەوێ دەڵێ 400 ملیاری هی ساڵی ڕابردوو بووە هی ئەم ساڵ نییە ینی ئەوەشیان گرفتە طبعا ئەم ڕقەمانە من لە بەیاننامەکەی حکومەتی هەرێمیش ئاماژە بە یەکشت کراوە کە من پشتی ئەوە دەخوێنمەوە بەڕاستی ئاماژە بەوە کراوە دەڵێ حکومەتی عێراقی طبعا تا لە 25 شەش یان باڵین لە کۆتایی مانگی شەشەوە نەوتی هەرێم دراوە بە حکومەتی عێراقی ئەوەی کە پێی کراوە بۆ ئیستهلاکی محلی و لە باڵین لە مەسفاکانی مووسڵ بەکاری هێناوە ڕۆژانە 85,000 بەرمیل نەوتێت گرفتەکە لێ دەڵێ حکومەتی عێراقی هیچ بڕەپارەیەکی بۆ کرێی کۆمپانیاکانی نەوت و خەرجی دەرهێنان و گواستنەوەی ئەو نەوتە نەداوە کەواتە یەک لە گرفتەکان بە پێی بەیاننامەکەی حکومەتی هەرێم بە پێی ئەم دوو ڕقەمەی کە ئێستا لێرە هەیە بریتیە لە کرێ کۆمپانیاکانی نەوت یان با بڵێن کرێ خەرجینەوە طبعا پێشتریش باس کراوە کە حکومەتی عێراقی دایناوە بە نمونە $6 بدا بۆ هەر بەرمیلێک بۆ خەرجی کۆمپانیاکانی نەوت و حکومەتی هەرێم داوای زیاتر لە $20 دەکا ئەمە لێرە گرفتێکە طبعا ئەم دوو ڕقەمە لە ڕاستیدا هەر ئەم دوو ڕقەمە نییە یعنی ئەوەی کە بەڕێز کاک محمود ڕەزاش باسی کرد ئێمە سێ گرفتمان هەیە لە ڕاستیدا گرفتێکیان قانونیە کە پەیوەستە بە قانونی ئیدارەی مالی و قانونی موازنە و گرفتێکی سیاسیش هەیە لە ڕاستیدا ناکرێت هەر ڕووداوێک لە عێراقدا بوعدە سیاسەکەی لێ دوورخەینەوە لە ڕاستی ئەوەی کە ئێستاش حسابمان کرد وەکو ڕقەمە و گرفتەشمان هەیە گرفتە قانونیەکە لە ڕاستیدا لە قانونی ئیدارەی مالیەوە سەردەگرێت خۆ ئێستا بنمونە هەموو باسی مادەی 29 دەکەین کە چۆنێتی حسابکردنیەتی ئەوەی کە ئێستا حکومەتی عێراقی دەڵێ دەبێت لە 100% داهاتی ناوخۆ هەر هەمووی بە گومرگ و فڕۆکەخانە و نشینگە و پاسپۆرت و تەنانەت داهاتی ناوخۆ هەر هەمووی بگەڕێتەوە بۆ حکومەتی اتحادی ئەنجا من لە بەشێک لەو پارانە 150 بۆ جێڕمەوە نەک هەمووی حکومەتی هەرێمی کوردستان دەڵێن نەخێر من داهاتی دەواازە سنووریەکان لە 150 بۆ 150 بۆ نێرمەوە داهاتی دەوائرە فدراڵیەکان وەکو پاسپۆرت و نوشینگە و ئەمانە ئەویش لە 150 بۆ من لە 150 بۆ تۆ ئۆکەی کەش بۆ خۆم ئەم گرفتە طبعا بەپێی قانونی ئیدارەی مالی ئێمە گرفتەی دیکەمان هەیە کاک حەکیم لە قانونی ئیدارەی مالی ئەویش بریتیە لە مادەی 1 فقرەی 8 کە باس لەوە دەکات دەڵێت دەبێت حکومەتی هەرێمی کوردستان موازنەی هەبێ پێش ئەوەی لە موازنەی عێراقدا لە موازنەی حکومەتی اتحادیدا دەنگ لە پەرلەمانە سەری بدرێ یان لە حکومەت ئامادە بکرێ دەبێت حکومەتی هەرێمی کوردستان موازنەشی تەخمینی هەبێ بینێرێتە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدرێ ئەنجا بنێردرێ بۆ حکومەتی اتحادی لە ناو موازنەی گشتی عێراقدا جێگای بکاتەوە خۆ ئێمە پەرلەمانیشمان هەبوو ئەو کاتە بەڵام یاسای موازنەمان نییە هەر بە تەخمینیش نیمانە زیاتر لە 10 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان یاسای موازنەی نییە ئەمەش بۆ خۆی گرفتێکە یعنی بەیانی پەرلەمانتارێک کەسێک لە بەغدا بەنمونە بڵێ ئێوە کوا موازنەتان چەند ساڵی ڕابردوو بە پێی چی یاسایەک داهاتتان هەبووە داهاتەکەتان چەند بۆ بێ چی یاسایەک خەرجتان کردووە لە ڕاستیدا ئەمە جیزیان جارێکی دیکە دەکەوینە ناو ئەو با بڵێن کێشەیەوە قانونی موازنەش بۆ خۆی وەکو با بڵێن خاڵەکانی کاتی خۆی زۆرمان باس کرد گوتمان لانی کەم نابێ موچەی فەرمانبەران ببەسترێتەوە بە نەوت یان ببەسترێتەوە بە ئیلتیزاماتی حکومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمە دەکەوێتە وردەکاری کە دەکەوێتە وردەکاری یعنی گرفتی لێ پەیدا دەبێت گرفتی لێ پەیدا دەبێت بۆیە ئێستا ئەو ڕقەمانەی کە حکومەتی هەرێمی کوردستانیش دێڵێ بەدیوەچیدا ڕاستە ئەوەی حکومەتی اتحادیش دێڵێ بەدیوەچیدا ڕاستە بەو پێی کە دەرکەوتووە گرفتەکە لەسەر داهاتی نەوتیە و لەسەر نەوتە حکومەتی عێراقی بیر لەوە دەکاتەوە دەڵێ من پارەی 400,000 بەرمیل نەوتم لەسەر حسابە چونکە بەو شێوەیە ئیتفاقەکە کراوە بەڵام تەماشا دەکا تا ئێستا نەیتوانیوە لەگەڵ تورکیا ڕێک بکەوێت
و نەوتەکەش نەیتوانێت لە ناوخۆشدا بەکاری بێنێ بۆیە حسابیان بیر دەکاتەوە زەرەر دەکات ئەوە اینجا شتێکی تریشمان هەیە ئێمە اتفاقێکی سیاسیمان کردووە پێش قانونی موازنە لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای پاریس لە 4/4 سەرۆکی حکوومەت چۆتە بەغدا لەگەڵ سوودانی اتفاقیان کردووە ئەم اتفاقە پێش موازنە بووە لە دوای موازنە ئەم اتفاقە زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە پێویستی بە جارێکی دیکە جوڵەی سیاسی هەیە بە پێی یاسای موازنە لانی کەم دەبێت هەوڵێک بدرێ ینی تەدەخولاتێکی سیاسی بکرێ بەڕای من و خۆمان ئامادەکەین بۆ 2 ساڵی داهاتوش چکارم ساڵ نییە ئەمە جگە لەوەی ئەم ساڵەوە 6 مانگی ئاخر جارێک چێشمی لەسەر و 6 مانگی یەکەم ڕۆژ بەڵام مانجی 7 تا 12 بەڕاستی دەبێت بیر لەوە بکرێتەوە چۆن چارەسەر بکرێ بەڵام دەبێت بیر لەوە بکەینەوە بۆ 2024 چ دەکەین بۆ 2025 دەکەین چکە بیرمان نەچەم یاسایە بۆ 3 ساڵە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا لەسەرەوە چارەسەر قسەکەین یا چارەسەر چییە کاک محمود سەبارەت بە دابەشکردنی بڵین موچە باز لەوە کرد کە ئێستا ئەگەر 500 میلیارەکەی بەغدا بێت کە وا بڕیار بوو کە بڵێن بێت و وەزارەتی دارایی هەرێم واژوو ڕێکەوتنێک واژوو کە لەگەڵ بانکی ڕەشید و ڕافیدەین لەگەڵ داهاتی ناو خۆبەشی موچە بکات پێشبینی دەکرێت حکوومەت پارەی هەبێت بۆ موچە لانی کەم موچێک خۆی هینە گرفتەکە لەوایە کە سلفە وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی یا بانکی ڕەشید و ڕافیدەین بە قەرز ئەدەنێ کە بۆ بە قەرزی نیە چێتە سەر قازانجیە چێتە سەر جاوە مشکلەیەکە ینی قازانجەکەشی لەسەر کەڵەکە بێ ئەم نەیبێ بیاتەوە ینی ئەمە وەکو کاک شیروان وتی پێویستی بە هینە بە جوڵەی سیاسیە پێویستی بەوەیە لە جیاتی ئەوەی ئەم هینە لە میدیایە بەربوونەتە یەکتری میدیا دەورێکی زۆر خراپە بینێت چ لێرە و چ لەوێ لە ڕاستیە هەموو متەتەڕیفەکانی ئەولا و متەتەڕیفەکانی ئەولا زۆر خزمەتی یەکتریەکەن لە ڕاستیە هەمووی شعارات و هەمووی هینە قسەی ئیستفزازیە لە جیاتی ئەوەی ئەگەر عاقڵ هەبێ بکەوێتە بینەوە بەهێمنی ئێستەیەکی لەو هەنگاوانە کە من بە ئیجابی ئەزانم ئەوەیە کە هەردوو وەزیری دارایی هەرێم و اتحادی بڕۆن لە هینە لە لیژنەی پێدوای وەزیری دارایی هەرێم چێ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بۆچی ناچێ ینی بۆ ئەگەر ینی ئەگەر ئەو جارە مەسوولە لە ژیانی خەڵک ینی ئەبێ کێشەکەش لە بەغا حەلە بێ لێرەوە لە کوردستانەوە لە ڕێگەی سوسیال میدیاوە حەل نابێ لەبەرەوە وەزەرکی سەرۆکی حکوومەتیان وەزیری داراییە بڕۆ بە بەغدا مەڕوون کاتەوە کێ زانیاری لە سەبارەت بە داهات سەبارەت بە داهات تەوعەن داهات لە کوردستان لە سەرتاسەری کوردستانە نە کەسێک هەیە نە دەستگایەک هەیە بزانی واریداتی کوردستان چەنە چکە بەشەکەی هینە لە دێگەڵە بەرەو خوارەوە ئەو لە ئاگای لێ نیە چەنە ئەم لاش ئاگای لێ نیە بەشەکەی ئەو لاچەن وەزیری دارایی نەوەزیری دارایی هینە ژمارەی ڕاستی لەلایە لە هی ئەم لاو نەهی ئەولا نە پەرلەمان ماوە ئەگەر ما بێتیش پەرلەمان بە درێژایی ئەو فتەیە جارە لە 2011ەوەی کاک شێوانوتی لە 2011 حکوومەتی هەرێم قانونی موازنەی نییە ولا هی شوێنێکی دنیا نییە حکوومەتەوە بەس لە سەردەمی سەدام حوسێن هەبووە هەتا لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکرا هین هەبووە قانونی موازنە هەبووە بەڵام کە سەدام حوسێن چۆ جێگەی ئەحمەد حەسەن بەکر قانونی موازنەشی نەهێشت خۆی تاکە کەس بوو بە واریدات چۆن هاتو چۆنی سەرفیە کرد بە ئەمری سەدام حوسێن بوو ئێستا لێرە وای لێ هاتووە یەک کەس واریداتە چێتە بەردەسی یەک کەس بە ئارەزوی خۆی سەرفیەکە بە طریقەی ناقانونی چونکە هیچ قانونیەک نییە نەقانونی حکوومەتی اتحادیە چەند ئێمە دەستور اعترافی کردووە مە کیانێکی هینە ینی کیانێکی تقریبەن نیمچە حکوومەت نیمچە دەوڵەتە بەڵام لە چوارچێوەی حکوومەت عێراق سنووری سیاسی عێراق بەیەکەوەی بەڵام قانونەکانی هەرێم هیچ قانونیەک نییە ئێمە دەسەڵاتەکانی هین لەکوایە دەسەڵاتەکانی ئەوەی پێڵێن سەرۆکی حکوومەت هنا لقانوني أنجمني وزيران قانوني أنجمني وزيران قانون شيء أصلي وده تعديلي هي لا أصلكش ولا ده تعديلكش يك فقرنية ده صلاتي صرفي بم طريقة ده بهنا بقانوني موازنة ببرلمان تشريعي بكا وأبي برلمان شاو ديري بكا كنيتواني ولا رابروش نيتواني وقتك هين بهز وهر نيتواني وبكا بداخله والله استو قانوني موازنة نية لبر
چۆن نەزانی وارداتی نەوت ئەوەنەیە کە ئەوتێ چۆن نەزانی وارداتی گومرگ ئەوەنەیە کە ئەوان ئێڵێن چۆن نەزانی وارداتی ناوخۆ ئەوەیە کە ئەوان ئێڵێن هیچ دەستگایەک نە چاودێری دارایی هەرێم ئەتوانێت چاودێری بکە نەوەختی پەرلەمان هەبوو توانێتی چاودێری بکە نە هەیئەی نەزاهە ئەوەی دەسەی دەسپاکی هەرێم توانیوێتی چاودێری بکە ئەمانە دەستگای چاودێرین هەتا نە میدیا توانیوێتی چاودێری بکە هیچ مؤسسەیەک نییە لەوەتی حکوومەتی هەرێم دروست بوو هەتاوەکو ئێسەسی ئۆنە ساڵوان تێپەڕانەوە هەتاوەکو ئێستا دەستگایەکی چاودێری ئەکتیڤ نییە بەسەر حکوومەتەوە حکوومەت کۆنتترۆلی هەموو دەستگاکانی کردو بە دەستگا چاودێریەکانیشەوە کە ئەمە خەلەلێکی گەورەیە باش بەزۆک حکوومەت بەداهاتی ناوخۆ پێدوێ موچەی لە بەردەستدا بێت چونکە ئەمڕۆ میدیای گۆڕان کە بەشێکە لە حکوومەت دەڵێ حکوومەت دەتوانێت پارەی لە بەردەستدایە لەگەڵ بڵام 500 ملیار دەتوانێت موچەدا بەڵام پێویستی بە بڕیاری خۆ مشکلەکە لەوایە میدیای مشکلەکە لەوە وەزیرەکە هی گۆڕانە میدیاکەی ئەڵێ ئەتوانێت وەزیرەکەی ئەڵێ ناتوانێت ینی ئەمە ئیتر کارەسات لەوە کارەسات بارتر ینی حیزب لە ناو خۆیان نەزانی وەزیرەکە بڵێ من ناتوانم و حیزبەکەشی بڵێ من ئەتوانم هنا ئەم فەوزا ئەو ماڵوێرانی و ئەم ناشەفافیەت و ئەم بێ معلوماتیە لە لای خەڵک ئەم وەزای خوڵقانەوە باش بە 324 ملیار ئێستا وەزیری دارایی وتی 320 تەیف سامی 324 لەسەر حساب کردن داهاتی ناوخۆ ئاخر مشکلەکە لەوایە ئەوان ئێستا پارەکە لە لای ئەوانە بینێ ئەو بۆ نانێریە هەموو داهات ئێستا ئەوەی کاک شێروان وتی ئەوەی کە ئەوانیش ئێڵێن ئەبێتە وای وارداتی ناوخۆش بچێ بۆ ئەوێ بەهی نەوتیشەوە بەس کە تۆ ئەوەنە لەسەر ئەکا بە ماڵ و ناینێری ئەوە ئەکا بین ئەمیش ئەڵێ نەخ وارداتەکەی من ئەوەنە نییە لەبەر ئەوە وەکووتم ژمارەکان بەردەوام گومانیان لەسرە من وەکو وتومە هزار جاریکە ئەڵێمەوە بڕوان بە یەک ژمارەی هەرێمی کوردستان نییە هەتا بە دەستگاکانی کە ناویان هینە ئامارە ئەمە ڕەنگە هینی ڕاستیان لە لابێ ڕقەمی ڕاستیان لە لابێ لەسەر هەموو شتەکان ڕقەمی ڕاستیان لابێ بەڵام ئەوەی وێن بە ئیعلام ڕقەمی ڕاست نییە خەڵک چاواشاک لەسەردەمی سەدام حوسێنی شاواهی بووە خەڵکیان چاواشە کردۆ ڕقەمێکە لە لای حکوومەت بووە نەیانناوە بە میدیای خۆشیان باشە بەس پێ دوێ داهاتی ناوخۆرەوە ئەوەن دەبێت 320 ئەگەر ئەوە ببێت تەوان ئەگەر ئەمە ڕاست بێ ئەم ژمارانەی کە باسیەکەن و ئێستا هەرێمیژدانی پیانە واریداتی ناوخۆی خۆی ئەوە نەیە کە مادەم نەیەوە بە بەغا واریداتەکە لە لای خۆیەتی و بە نەقدیش لە سیولەش لە لای خۆیەتی ئەو پێنسەش لێەوە بێت بۆ بەشناکە وەختی خۆی ئەو تاوەکو 25 تاوەکو مانگ 1 و 2 ساڵی ئەم ساڵی کە ئێمەتیاین هینە وەزارەتی سامانە سروشتیەکان کە هینە هەر مانگانە 325 ملیۆن دلاری لە وارداتی نەوە دویاوە بە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەس ئەو 500 خۆ زیاترە لەوەی لە 325 ملیۆن دلارەکە بۆچی ئەو وەختە موچە ئەیرا بۆچی ئێستا ئەوە بوو بە سێمانگیش نایرێت یعنی 315 میلیار دلار هاتوتەوە بۆ وەزارەتی دارایی مانگی چەند بۆ مانگی 1 و 2 3 315 بەڵێ موچەشیان ناوە بەس ئێستا خۆ تقریبا ئەکاتە ئەوانەی نێرن ئەوە نێونی ئەوە زیاترە بۆچی ئەو کاتە یانتوانی موچە بن بەداخەوە تەبعەوە بارمتەگرتنی موچەخۆرانی هەرێمە بۆ وەکو وەرەقەی زەقت بەکاری بێنن بەس ئەوە کارەساتە تۆ میلەتی خۆت بەکاربێنی وەکو وەرەقەی زەقت بەکاری بێنی برسی بکەی بۆ ئەوەی هەنێ دەستکەوتر دەستکەوێت سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاک مامۆستا شیروان سەبارەت بە چارەسەر ئێستا چارەسەرێکەیە بەس ئەوەی کە ڕوونە دوێنێ تەیف سامیش باسی لە کردبوو کە یاسای بودجە چ لەسەر خەرجینەوت بێەوەی کە بەڕێز داماژ پێکرد ڕێکەوتن نەکراوە لە بینێرێ و بەغدا وەکو بەڕێز داماژ پێکرد بەغدا بۆ خەرجی بەرەمینان و گواستنەوە 6 دلار دەدا حکوومەت هێرێن بۆ بەرەمینان و گواستنەوە داوای 1 دلار دەکا و لەسەر داهاتی نانەوتیش تەفسیری جیاواسێ بۆ یاسای ئیدارەی مالی ئێستا چارەسەرەکە چیەوە بۆ موچە چارەسەرەکە لەکوێ طبعا بۆ کرێ کۆمپانیەکانی نەوت یان کرێ دەرهێنانی نەوت لە موازنە بەشێک بڕێک دیاری کراوە بەڵام کەمە زۆر کەمترە لەوەی کە کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی بە کۆمپانیەکانی نەوت کاک حەکیم پێش چارەسەرەکە من دەمەوێت یەکشت پێ بڵێم طبعا خەلەلەکە ئەگەر بنمونە ئێستا حکوومەتی عراقی دەڵێ داهاتی نەوتیتان داهاتی نەوتی هینەوت 3 تریلیۆن و 900 ملیارە باشە ئەگەر داهاتی نەوتی با بڵێن حکوومەتی هەرێمی لێ دەربکەی کە 1 تریلیۆن و 249ە دەمێنێتەوە 2 تریلیۆن و 651 ملیار
2 تریلیۆن 651 میلیارد لەگەڵ کە بڵین فەرقەکە لەو دوو ڕقەمەی ئەوەندەیە لەگەڵ کۆی گشتی داهاتی هەرێم ئەوەی کە هەرێم خۆی بڵاوی کردێتەوە کە بریتە لە 5 تریلیۆن و 767 میلیارد کۆی کەوە زۆر لە ڕقەمەکەی عێراقیش زیاتر دەکات نزیکی 300 میلیارێکی زیاترە کەواتە گرفتەکە تەنها لەو پارەیەدا کە بۆ کۆمپانیەکانی نەوت حساب کراوە یعنی جیاوازەکە بەس لەوەیدایە کاک حەکیم ئەگەر بینە سەر چارەسەر طبعا چارەسەر ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان موچەی مانجی حەوت نەدراوە هەشت نەدراوە ئەوە نۆش خەریکە دەگەینە نیوەی مانجی نۆش واتە 2 مانگ و نیو دەچین بۆ 3 مانگ یعنی دەبوو ئێستا حکومەتی هەرێم بە نمونە خەمی موچەی مانجی نۆ بخوات بڕیارێک هەیە لە حکومەتی عێراقیەوە کە مانگانە بۆ 3 مانگ 500 میلیارد بە قەرز بنێردرێ لەگەڵ داهاتی ناوخۆ حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ من بەو 500 میلیاردەشەوە داهاتی ناخۆش ئەوەندەیە ناکاتە موچە من ماوەیەک پێشێستا بۆ موچە تەمان هەموو داتاکان حکومەتی هەرێم خۆشی بڵاوی کردەوە کە بە تایبەتی ئەو کاتێک کە بڕیاردرا گوتیان مانگانە بۆ موچە 905 میلیارد لە بەغداوە دێت حکومەتی هەرێمی کوردستان کوتی من بۆ موچە 912 میلیاردم پێویستە کەواتە 7 میلیاردی ناقص بوو ئێستا وەزیری بەڕێز وەزیری دارایی ڕۆژە لە کۆنفرانسەکەدا لە پرس کۆنفرانسەکاندا گوتی بۆ موچە پێویستمان بە 940 میلیارد ئەم بۆ خۆی ڕقمێکی زیادی کردو کە لە ڕاستیدا کەم نییە یعنی نزیکی 20 میلیارد لە ماوەی چەند مانگێکدا زیاد بکە نازانم چی یعنی ئەمە تەفسیرێک دەبێت وەزارەتی دارایی وەڵامی ئەو بداتەوە لە ڕاستیدا ئەگەر بینە سەر چارەسەر دەبێت چارەسەرێکی ئانی بدۆزینەوە بۆ ئەم چەند مانگە و چارەسەرێکی دۆزینەوە بۆ 2 ساڵی داهاتوو بەڕای من چارەسەرەکە ئەمەیە حکومەتی هەرێمی کوردستان بە خێرایی هەوڵێکی دیبلۆماسی سیاسی لەگەڵ حکومەتی عێراقی لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ هەموو تحالف ئیدارەتە دەولە ئەوەی کە باڵێن کورتێدا بەشدارە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەوڵێکی سیاسی بدرێ چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزرێتەوە تا کۆتایی ساڵ پێشوێ بگەینە کۆتایی ساڵ لە یاسای موازنە باس لەوە دەکات دەڵێ ئەگەر پێویستی کرد دەکرێ ئەم داتا و ژمارانە تعدیل بکرێن یعنی ئەم یاسایە پێ قەرار مەجالی تعدیلی تێدایە ئێمە دوو یاسامان هەیە کە بەڕاستی لە هەردوو یاساکە گرفتمان هەیە دەبێ کۆمەڵێک خەڵکی شارەزا خەبیر بەڵام لێ بزانن یعنی لە قانون بزانن لە دەستور بزانن لە موازنە بزانن لە حسابات بزانن اقتصادی بن یعنی هەموو کنوکە لەبەرەکان دانیشن جارێکی دیکە دیراسەی هەموو ئەو یاسا و بڕیارانە بکەن کە لە محکمەی ئیتیحادی لە حکومەتی عێراقی لە پەرلەمانی عێراق دەرچووە پەیوەندی بە کوردەوە هەیە بە تایبەتی لە مەسەلەی نەوت و شایستەدارایەکانی هەرێم هەمووی دیراسەکەینەوە بزانین لەکوێ خەلەل هەیە بە پێی قانون و بە پێی دەستور و بە پێی حەقی خۆمان لەکوێ غەدرمان لێ دەکرێت دوو هەوڵ بدەین یەکەیان هەوڵ بدەین پەنابەرینە بەر محکمەی ئیتیحادی بیرمان نەچێ محکمەی ئیتیحادی خۆ دوو کوردی لێ کاتکە دوو لەگەڵ حکومەتی عێراقی هەوڵ بدەین لەناو حکومەتی عێراقیدا کاکە ئێمە وەزیرمان هەیە جێگری ڕئیس وزەرامان هەیە جێگری سەرۆکی پەرلەمانمان هەیە جێگری وەزیری دارایی عێراق کوردە بۆ دەبێت لەو چێشمەی کە دوو مانگ و نیوە موچەی خەڵک نەدراوە قسەیەکی هەبێ هەوڵێک بدەین و لە ڕێگای پەرلەمانیشەوە داوای تعدیلی ئەو مادانە بکەین کە پێمان وایە ناقانونیە غەدرە نادەستوریە ئەو کاتە هەوڵی تعدیلی ئەو مادانەش بدەین بۆ 2 ساڵی داهاتوو بۆ ئەوەی کێشەکانمان چارەسەر ببێت باشە بەس مامۆستا بۆ دابینکردنی موچە ئێستا خەڵک چاوەڕێی موچێ بەس موچەی مانگی 6 دراوە چی بکرێ حکومەت بە خێرایی بڕوە حکومەت هەرێمە و قەرزە وەرگری لە بەغدا چی بکات لەگەڵ داهاتی ناوخۆ والله ئەمڕۆ شتێک بڵاو بووە گوتیان گوایە حکومەتی هەرێم ڕەتی کردێتەوە بەڵام من نازانم یعنی وابزان وا دەرنەچوو دوایی فەرمی نەبوو وا دەرنەچوو پێدەچوو هەر هیم بێ زیاتر هی سۆشیال میدیا بێ نازانم وڵا حکومەتی هەرێم ئەگەر ئەم پارەیە ڕەتکاتەوە ئەی چارەی چییە یعنی لەکوێ موچە دابین دەکات کاک حەکیم ئەولەویەت و ئەرچی هەرە گرنگجی ئەم حکومەتە ئێستا ئەوەیە کە خەڵک تێرکە دەزانی موچە بەس بۆ موچەخۆر نییە موچە بۆ بازارە موچە بۆ باڵێن ئەو کەسێک کە موچەکەی وەردەگرێت دەیباتە بازار دەیداتە دوکاندار دەیداتە بۆ نمونە عارەبانەچی دەیدات ینی دەیباتە بازار و سەرفی دەکات جوڵەیەک لە بازاردا دروست ئێستا هەموو شتێک وەستاوە ئەوەی تۆزێک پارەشی هەیە ناوێرە سەرفیکە لەبەرەوەی نازانێ 20 ڕۆژی دیکە مانجێکی دیکە 6 مانجی دیکە موچە وەردەگرێتەوە یان وەری ناگرێتەوە ینی بەڕاستی بە تەواوی بازار ڕەوەستاوە هەوڵەکە ئەوەیە وەزیری دارایی طبعا پێم وابێ دەبێت وەزیری دارایی لەگەڵ هەردوو بانقی ڕافیدین و ڕەشید بکەوێتە گفتوگۆ بۆ چۆنیەتی وەرگرتنی قەرزەکە من نازانم یعنی ئەگەر حکومەت متفقە لەسەر وەرگرتنی قەرزەکە بە زووی ئەم هەنگاوە بنێ بۆی لانی کەم موچەی مانگێک بدرێ
ئەگەر وەزیر دەچێتە بەغدا طبعا من بۆ خۆم زۆر گەشتبین نیم بۆ کۆبوونەوەی کە لە پەرلەمان دەکرێت چونکە لەوانەیە دیسان مزایداتی تێ بکەوێ قسەی تێ بکەوێ یعنی زەحمەتە بگەنە قەرارێکی چارەسەر لای حکوومەتە و چارەسەر فشاری وەزیرەکانە و چارەسەر فشاری ئەوانەیە کە لەناو حکوومەتی عێراقن دەزانی کاک حەکیم ئێمە دەستەیەکمان هەیە لە بەغدا لەم ساڵانە تەفعیل بووە هيئة مراقبة وتخصيص الإيرادات الاتحادية ئەگەر ئەم هەیئەیە تەفعیل بێ ئەم هەیئەیە دەتوانێت چاودێری داهاتی اتحادی لە بەغداش بکە لە هەرێمیش بکە و چۆنێتی تەخسیسکردن و تەوزیعکردنیشی بکە دەزانی نە ئێمە اهتیمامی پێدەدەین و ئاگامانێتی نە بەغداش دەهێڵە تەفعیل ببێ یعنی من برایەکی بەڕێزمان هەیە لەوێ مدیر عامە بەڕاستی بەغداش نایەوێت تەفعیل ببێ ڕاستە ئێستا وەزیریان نییە بە وەکالەت بەڕێز محەممەد تیمیم وەزیری تەخطیط با بڵێن بەڕێوەی دەبا بەڵام لە ڕاستیدا دەبوو کورد بۆ دەربازبوون ئەو کێشەیە کە لەسەر داهاتی اتحادی نایتحادی هەیەی سوپاس دەکەم کوردی ئیسلامی زۆر بەو هەیەدا بە تەفعیل کرد بەڵێ سوپاس دەکەم کاک محمود سەبارەت بۆ کێشانێکی یاسای ئیدارەی مالی خەرجی فعلی و ئەو بورگانە یاسای بوجە چۆن چارەسەر بکرێن و تۆن هەردوو لاش پابند بن چێەوەی کە خەرجی بواری نێوتە چەوەی کە پێویستە بەداهاتە ناوخۆیەکان سپاس دەکەم هینە پرسیارەکەت بیر نەچێتەوە دوای لێ بکە بۆی هەنێ ڕوونکردنەوە بم پرسیارێکی هینە ینی پرسیارێکی منطقیە لە هەتا 2010 و ناوەش موچە خۆرانی هەرێمی کوردستان بە متەقاعدون و هەموویە تقریبا 820 بۆ 830 ملیار بووە ئێستا بۆچی زیادەکە بە شەرتێ لە 2014ەوە مەگەر دەست و پەیوەندەکانی خۆیان تاعین بوومە ئەجنا کەس تاعین نابێ ئەوانەی بەدەیان هەزار لە ماوەی ئەو چەند ساڵەیە دەیان هەزار ئەگەر نەگەرشتنە 100,000 موچە خۆر تەقاعد بوون بۆچی 5,000 خانەنشین باشە بۆچی ئەم ژمارەی موچە خۆر بەردەوام کەمەکە کەچی معاش بەردەوام زیادەکە یعنی ئەم پرسیارە هەموو ئینسانێکی عاقڵ ئەبێ بیکە ئەم دەسەڵاتە بەبێ ئەوەی دەستگایە کە بێ مراقبەی بکە ئەم ژمارانە بەردەوام زیادەکەن لە بەردەسی ئەوە بۆچی ئەچێ ئێستا حاڵی حاضر ژیان وەستاوە بازار وەستاوە هەرچی لەم زۆنەی ئێرە استثمارە شوت هەمووی وەستاوە لەوێ بۆ خۆی هینەکان ئەڕوان یعنی مەشاریعەکان ئەڕۆن ئەم پارەیە هینەکەی سەرچاوەکەی شوێیە نابێ بپرسین سەرچاوی ئەم پارەیە لەکوێ بۆچی لای تۆ پارە هەیە بۆچی لێرە پارە نییە ئەوە یەک دووەم من وەزیر کەوتم باشە بچێ بۆ ئەو جلسەیە بۆ ئەوم نییە حەلی مشکلەکە حەل ناکرێت بۆ ئەوەی لە یەک ئاشکرا بنە ئەم ڕقەمانە بۆ ئەم ڕقەمەڵێ بۆچی ئەم ڕقەمە ئەڵێ ئەگەر ڕقەمی ڕاستیان لەلابێ ئەجنا لە ڕاستیان لێرە دەسەڵات بە کەس نییە هین نەبێ بە مەسروور بەرزانی نەبێ دەسەڵات لای مەسروور بەرزانیە ئەگەر بیان نەوێ حەل ببێ ئەبێ ئەو خۆی بچێتە هین خۆی کەس هین نییە یەک کەس حکمیان هەرێماکە بە بێرەشەوە چکە هەر ئەوە پارەی لێرە گرتوتەوە پارەی لێ ڕشتووە باشە لەبەر ئەوە یەک کەسە ئەگەر ئەوێ ئەم مشکلەیە حەلکا با بهینە فەریقێکی ئەوەی کە شێوانوتی مختص لە هەموو شؤونەکانە بەرەو ئەو مشکلانە هەگەلیان هەیە دەڵێن پەشیمان بۆ تۆ بەغدا لە ڕێکەوتنەکان کاکەجان ئەوەی بۆ نمونە مەسروفاتی نەوت $6 دانراوە لە قانونی موازنەیە ئەو خۆ پێشتر پێی وتووە ئەمە هینە ئەمە تەغریدەیەکی مەسروور بەرزانیە دوای ئەوە کە قانونی موازنە ئیخرار کرا باسی لە تویتر قسەی کرد بەڵێ تەغریدەیە چریکەیەکی تویتەرە ئەو کاتەیەتی دڵخۆشە بە قانونی موازنە ئەڵێ ئەوە تێمان پەڕاند یعنی ئاگای لێتی لە ئەلفی هەتایە لە قانونی موازنە ئاگای لێتی باشە ئەمە دەلالەتی ئەوە کاکە ئەوان هیچ خلافێکیان لەسەر ئەمە نەبووە ئێستا بۆ نمونە داوای پارەی زیاتر لە مەسروفاتی نەوتەکە بۆ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان خۆ لە قانونەکە هەیە وەختی خۆی دوای ئەوە ئەم قانونە دەرچوو ئەم تەغریدەیە کردووە خۆ ئەوەی تیا بووە کە ئەڵێ من $6 دەیەمێت ئەی بۆچی هینی بۆ ئەو وەختە پێ ڕازی بۆ ئێستا پێی ناڕازیان ئێستا قانونە واجبە ئەبوو پێش ئەوەی کە ئیقرار بکرێ ببێ بە قانون اعترازیان کردا و ڕازی نەبوونا و مقاتەیان کردە بەس کە تۆ ڕازی بووی دڵی پێی خۆشە معناها پێ ڕازی بوو ئێستا بۆچی ئەڵێ
اما هنا اما شوفينيتي وغدرم ليك تخو بي الرازي بوي طبعا اما دو دلالتي تي على لاي من الراسيه يجي كان اويك ضلي وقانونك خوش ويستش بي قانون شي شوفينيانه او دلالتي او دلالتان اويك اقايل قانونك نبوه هي دومي شان اويك الان يجب على العراق ارسال الاستحقاقات يعني اقاشي لونيه ام قانون مادي دوانزا فقري اولا وثانيا وفرعغاني ثانيا هريمي بستوتوا الله ابي او مبكي الف باء جيم دال ابي جيب كي بيننا وتكبنيري ابي تدقيق بكري ابي دهاتي ناخو ابي هنا تسليم اراداتي غير النفتي تسليم كي هم امانتها بجوري قانوني اداري مالي اتو قانوني اشي قانوني اداري مالي يعني بو حكومه اتحاديه يستبو الله ام قانونا من جاب جيناكم لبر او طبعا ما دو دلالتي هي حرب كان دلاله لو كان للراسيه هرنيان زاني قانون باش كاتنا بصور بخرجي فعلي ويا سيداري مالي كيس كيشان دروس كردوا وبركان يا سي بوزش لسر وفد كان كاك حكي من لا تلفزيون كاني كلا كي ان وتوما لا ان ار تي وتوما اللي رجبي لهم هر ام تلفزيون انا هريك هيني بينيري خوان يعني ام هنا ام نفقاتي فعليه وشار زباري هنا نو قانوني موازنه صالي 2015 اما هشت نائبي كردستان بوين سروكي فراكسيونەکەی ئێوە مامۆستا ئەحمەد ڕەشید بووە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو دکتۆر موسەنا بووە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئاڵا تاڵەوانی بووە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان وشار عەبدوڵڵا بووە سەرۆکی فراکسیۆنی پارتی خەسە و گۆران بووە ئارامی شێمحەمەد جێگەری سەرۆکی حکوومەت بووە ئەمانە جێگەی سەرۆکی مەجلیسی نواب بووە منیش ئەو کاتە لە میوان بووم لە ماڵی هینا منیش بەشداریم کرد ینی پێنج سەرۆکی پێنج فراکسیۆن لەگەڵ ئارامی نائیبی مەجلیسی نواب و لەگەڵ منە ئەمانە لەگەڵی دانیشتووین زۆرمان مناقەشە لەگەڵ کرد کە ئەو فەقەرەیە بۆ یەکەم جار بوو بێتە ناو قانونی موازنە وتمان ئەمە خراپە بۆ مستەقبەل ئەوتی نەخێر حەقتان نەبێت لێم تێکمەیەن ئەمە من دامنەوەمە باشترین شتە ئێستا ئەوەی کە زۆر لێ ناڕازیە پارتیە بە شەرتی وەزیرەکەی پارتی ئەمە هێناوە خۆی پەنگەکانمان پێیان بە میلەتەکەی ئەیان و دوایش هاوارەکە دەڵێن ئەمە شۆڤێنیەتە ئەگەر شۆڤێنیەت بێ خۆ بە ئەدەواتی ئەوان ئەمەیان بردوێتە ناو قانونی موازنە لە 2015 هاتووە باشە بەس ئێستا چی بکری بۆ موچە کاتش من نەمەوە چی بکری بۆ موچە لە بەغدا لێرە موچە ئیلا ڕێکەوتن نەبێ هیچ عیلاجێکیکە نییە چیەکەی لە کوێ کەس پارە نایەتێ مەسەڵەن خۆ ئێستا هەنێ قەرزیان 30 ملیار دلار قەرزیان هێناونتە سەر کەس زانێ لە کوێ هێنایانە چه قەرزداهاتێ بە تایبەتی جاران نەوتە بوو ئەوە وەختی خۆی رووسیا 3 ملیاریانێ ئەردۆگانیش ئەڵێ نازام چەند ملیارێکم ماونێتێ لەبەرەوەی نەوتە بوو ئێستا نەوتیان نەمەوە قەرزیکە نییە ئیلا بێ بچن لەگەڵ حکوومەتی اتحادیە ڕێبکەون بەڵێ مامۆستا شیروان بە کورتی سوپاس دەکەم ئەگەر تێبینێکت ما بێ موچەخۆران چاوەڕێی موچن چاوەڕێی موچە بن یاخود لێبڕینی موچە خواردنی موچە دێتە ئاراوە والله كاك حشيم تصور ناكم تصور دكم يعني بلنتي يعني لواني حكومة لم تنرجي داهاتو او يتوني وزيري دارایی يعني هەوڵێکی تر بدرێ تصور ناکەم جارێکی دیکە لێبڕینی موچە یان نەبوونی موچە ڕووداتەوە هەوڵەکە هەر دەبێت ئیلا بە ئاراستی چارەسەر بە ئاراستی ڕێکەوتن بێ لە ڕاستیدا هیچ کە ناکرێ ینی هیچ چارەسەری تر نییە بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرەزان بەڵێ سوپاس بۆ بەرەزان شیروان میرزا هەروە محمود ڕەزا پەرلەمانتارانی پێشووی عێراق سوپاسیان بەدەبوونتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان